لە چاوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی دروستبوونی زیبکە دەکەین بە تایبەت لە گەنجان و نەوجوانان کە ئەمە زیاتر بوونی هەیە و لەگەڵشی دەبزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە زۆر جاواز لە کۆمەڵی خواردن و خواردنی چەوروانە کرێ ئەمە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە و تا چەند گرنگە ئەو کەسێک کە زیبکەی دروست دەبێت لەسەر دەموچایی دەستکاری نەکات و خۆی باش بێت یاخود چارەسەری تایبەتی خۆی هەیە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر شادیار حەمەلا و پزیشکی پسپۆڕی جوانکاری و نەخۆشیەکانی پێست. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێت. سپاسانەکە. کاک زۆر هۆکار چییە زیبکە دروست دەبێت هەندێک جار و بە تایبەتی لە گەنجانە زیاتر ئەمە ڕوویە؟ بەڵێ خۆی زیبکە هۆکاری زۆرە لە هەموو تەمەنێکا ڕوایە، بەڵام بە تایبەتی لە تەمەنی گەنجانەکە ماڵین گەنجان مەبەستمان لە تەمەنی لە 10 بۆ 12 تاکو 18 بۆ 20 لەو تەمەنەیە زۆرە. سەبەبی کەشی کە لەو تەمەنەیە زۆرە ئەگەڕێتەوە بۆ هۆکاری هۆرمۆن هەموو تاکێک کە ئەگاتە ئەو تەمەنە ئەندرۆجینەکان لە خوێنیا زیاکە مشتێکی فەسلەجیە کە زیا ئەکات ئەندرۆجینەکان هۆکارن بۆ هاندانی چاوری ڕژەنەکان بۆ زیاتر دروستکردنی چاوری لە پێستا بۆ پێست چاورکردن. بەشێکی گەورە لە مۆزوعی دروستبوونی زیبکە ئەگەڕێتەوە بۆ چالاکی چاوری ڕژەنەکان. طبعاً کەگەر باسی پاسۆفسیۆلۆجی زیبکە بکەین ئێمە لە پێشە باسی ئەومان کردوتمان چاوری ڕژەنەکان چالاکیان زیای کە دوای ئەوە کەڵەکەبوونی خانەی کیراتین و مردوو لە دەمی چاوری ڕژەنەکە ئەمەوە ئەکە دەمی چاوری ڕژەنەکە بڕێژێت لەلایەکەوە چاوری زۆر دروست بوو لەلایەکەوە چاورەکە نەیتوانی وەکو پێویست بێتە دەرەوە. جۆرە بەکتریاکیشمانەیە لەسەر پێوترێ پی ئەکنی ئەمەش ئەمە لە کاتی ئاساییە هیچ کێشەیەک بۆ پێست دروست ناگا بەس لەو کەسەیە کە پێستی چەورە و ئیسعدادیە کە زیبکە دروستکە ئەبێتە هۆی هەوکردنەکە بێت سووربوونەوە هەڵ ئاوسانی چاوەڕژەنەکە کە پڕ بووە لە چاوری بەمەش ئەمەلێتی دروستبوونی زیبکە دروستە بێ. ئێمە ئەگەر بێت و ئەلم مەوزوعی شێوازی دروستبوونی زیبکەیە تێبگەین زۆر گرنگە چکە دوای لە چارەسەرەکەش زۆر بە ئاسانی تێگەین. زۆر باشە کەواتە پرسیارەکە ئاواکەین پێستی وشک و چەور بۆ زیبکە کامیان موهلترن زیاتر تووشی گرفتی زیبکە بن ئەمە یەک دووەم لە ڕەگەزە فەرقەیە لە بینی نێرومێ لە بینی کوڕێک و کچێک کە لەو تەمەنانی باست کرد؟ بەڵێ طبعاً پرسیارێکی زۆر جوانە. زۆرتر ئەو کەسانەی کە پێسیان چەورە تووشی زیبکە بن. طبعاً زیبکە لەوانەیە لە دەم و چاوە بێ لەوانەیە لە سنگ و پشتا بێ ینی هەر شەر نییە لە دەم و چاوە بێ لەوانەیە بەشەکانی تری جەستەش بگرێتەوە. سەبارەت بۆی کە ژن و پیامان باس کرد لە تەمەنی گەنجێتیە کە باسمان کردوتمان لەو تەمەنی کە باسمان کرد تقریباً کوڕ و کچوێک وەکو یەک تووشی زیبکە بێ، بەڵام لە تەمەنەکانی دواترە مەسەڵەن لە دوای 20ەکان و 30ەکان و 40ەکان لەبەر ئەوەی ئافرەتەکان هۆکاری هۆرمۆنیان تیا زاڵە مانگانە سوڕی مانگانیان هەیە زائیدەنەوە مەوزوعی حەملێ زائیدەنەوە هەنێ حاڵەتی نەخۆشکەوتن وەکو دروستبوونی کیسەی سەرهێلکەدان کە ئەمەش تەغیرات لە هۆرمۆنەکانە دروستەکە ئەمەوە لە ئافرەتەکە لەو تەمەنی دوای گەنجێتی زیاتر تووشی زیبکە بێ وەک لە پیاوان. بەڵام کە پیاوان تووشە بن فەرقی چییە لەگەڵ زیبکەی ئافرەتان ئەلێکسەر زیبکەی پیاوان زیاتر گەورە و زیاتر کێشە هەیە ینی هەچەنە کەمتر تووشە بن پیاوان لە تەمەنی دوای گەنجێتی بەس کە تووشە بن زیبکەکانیان کێشەکانی دوای زیبکەی زیاترە لەبەرەوەی جۆری زیبەکانیان زیبکەی گەورە و بە کوورێکی خۆیان کە پێوترێت دوومەڵ زیاتر بەو نوعە. کاک زۆر جۆریان هەیە خۆت دوومەڵ یا زۆر پێ زیبکەی سپی سەرسپی یا زیبکەی ڕەش بەڵێ چۆنێ جیانکرێتەوە بە ئەوە بەپی شێوازی زیبکەکەیە و پێشتر باسی کرد بۆ چەنابتان چۆن زیبکە دروستە بێ کە لە کاتی بەس کۆبوونەوەی چاورەکەیە لە ناو چاوری ڕژەنەکە و هەوکردنە ئەوە زیبکەی سەرسپی پێوترێت. کاتێک کە خانەکانی مردوو کیراتین دەمی کونی چاورەکە ئاگرن بە شێوەی زیوانی ڕەش دەرەکەوێت جاری وایە هەوکردن ڕوئەیات کە ئەمە پێوترە دوومەڵ جاری وایە چەند زیبکەیەک لە شوێنێکە هەوکردنێکی گەورە دروست دەکەن ئەمە پێوترێک گرێ. لە مەوزوعی دوومەڵ و گرەیە زۆر گرنگە ئاگادار بێت چارەخواز چکە ئەلە لەکسەر ئەو مەوزوعی دوومەڵ و گرێ چاڵ دروستە بەجێڵێ خۆی گەورەترین مەوزوعی زیبکە چییە؟ کێشەی دوای زیبکەکەی ئەگینا زۆر کات ناڵم لە هەموو کاتەکان لە دوای تەمەنی گەنجێتی کە هۆرمۆنوشتەکان هادی ئەبنەوە زیبکەکان ورەکەمە بێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە تا ئەگاتە ئەو تەمەنەی کە کێشەی زیبکەی نامێنێ
پێستی چی لێ هاتەوە چارەخوازەکە چەند چاڵی تایە چەند پەڵی تایە چەند شێواوی تایە ئەمە چارەسەری هەیە بۆ نمونە ئەو چاڵی و چۆڵیانەی کە جگە لە زەبرێک بەهۆی زیبکەوە لە دەم و چاوا دروست بووە لە جستەیە دروست بوو بە تایبەت خۆتەزانی گرفتی خەڵکی بەعام ئەوەیە ئەگە هەموو جانی زیبکە بێ زۆر کێشەی نییە بەڵام کە لە فەیسی لە دەم و چاوی دروست بوو ڕوخسار دیارە بەڵێ ئەم زیبکەی کە تەواوە بێ ماکەکانی دوای با بڵێن ئەوەی کە جەنابەت باست کرد چاڵبوونی یا دروستبوونی پەڵە لەسەر ڕوخسار چارەسەری هەیە بەدڵنیاییەوە چارەسەری ئێمە دایم پێش ئەوەی کاڵیم گەینە سەر چارەسەر پێمان خۆشە باسی خۆپاراستنکی نەگەینە ئەو مەرحەلەیە کە چاڵ دروستە بێت پەڵە دروستە بێت شێواوی دروستە بێت کە ئەو کێشانە دروست بوو بە چارەسەر چاک نابێت پێویستەکات لەیزەر بکەی پێویستەکە مایکرۆنی دڵ RF بکەی پێویستەکە قەتەی ئەلیاف بکەی پێویستەکات دێرماپێن و میزۆ بکەیت ئەمانە هەمووی لە بە دەستی پزیشکی شارەزا ئەکری هەموو کەسێک ینی شەر نییە هە شوێنێک کە سنتەرێک ئامێرەکانی هەبوو بتوانێت ئیشەکە بۆ تۆ بکات چکە کەسێک بۆ کەسێک شێوازی بەکارێنانی ئامێرەکە فەرقەکات بەڵام باشتر وایە پێشەوەی بگەینە ئەم مەرحەلەیە بیرکەینەوە چۆن نەهێڵین بگەینە ئەم مەرحەلەیە هەنێشت هەیە ئەو کەسەی کە پێستی چەورە پێستی زیادادێکی زۆری تایە کە تووشی زیبکە بێت هەنێشت هەیە بیکات باشە هەنێشت هەیە نەیکات باشە مەسەلەن ئەو شتانە چییە کە بیکات باشە مەسەلەن تۆ کە تووشی زیبکە بووی باشتر وایە کە چارەسەرت بۆ نووسێ بیر لەوە بکەیتەوە کە چارەسەرەکە کاتێکیەوێت ینی ئەوە نیە مەسەرن ئەمڕۆ بەکارت دێنا دوای 10 ڕۆژ تۆ دەموچاوت پاکە بێتەوە بەلایانی کەمەوە 4 بۆ 6 مانگیەوێت زیبکە تا چارەسەرە بێت تا ئەوەی لێت کە تۆ عیلاجەکانت دووەسان جارێک کە سەر هەڵنایەتەوە زۆر جار چارەخوازەڵێ وڵا جگەکانم عیبی نەما بەس کە عیلاجەکە مۆسان دوای 2 مانگ وەکو خۆم لاتەوە لەبەروی تۆ کاتێکی تاون نایەوە تاکو تەنزیمی نەشاتی چاورێژەنەکان بێ چاورێژەنەکانێک کە بەجێش قەینا زیبکەکان چاک بۆ هەر نەشاتێکیانتیا بوو هەر چاوری زیادیان دروست کرد ئەمە یەکەمیان دومیان کە تۆ عیلاجەکە بەکارهێنیت بۆ زیبکەکانت پێویستە عیلاج بۆ سەر هەموو ڕوخسار بێ نابێ بەسبی بەسەر شوێنی زیبکەکان توکەی لەسەر شوێنی زیبەکان زیبکە چارەسەرەکەی بەڵام پێستەکە دوالێ نەکرد کە زیبکەی تر دروست دەکاتەوە کە خۆی گرەوەکە لەمەیە برێتەوە کە نەهێڵی زیبکە دروست بێ ئەبێ ئەو پرۆدەکتانانی کە بەکارێنی پرۆدەکتی چاور نەبێ ئەمە شتێک کە تۆ نابێ بەکاری بێن مەسەڵەن بەنسبەت خانمانەوە مەکیاج و شێدارکەرەوە ئەم شانە کە بەکارێن ئەبێ لی نووسرابێت ئۆیل فری یان نەن کۆمیدۆنجینیک یعنی چاوریتیانە بێت چاوری زیاتر ئیزافە نەکەی بۆ پێستەکە ئەبێت مەسەڵەن بەنسبەت خانمانەوە ئەو مکیاج و شانەیان بەکارێنن لە بینی خۆیانە شەیری نەکەن مەسەن ئەم مکیاجی ئەو بەکاربێنێ و مکیاجی ئەو بەکاربێنە چکە زۆر جار ئەو فڵتەیان ئەو پارچە ئسفنجەی کە مکیاجەکەی پێ بەکارێنی ئەگەر کەسی پێش تۆ زیبکەی هەبوو بێت تۆ احتیمالە ئەو بەکتریا ئەو خانە مردوانی سەرپێستی ئەو بخەیتە سەرپێستی خۆت زۆر میمە شەوان کە ئەنون بە مکیاجەوە نەنون یعنی پێستیان خاوکەنەوە بەنسبەت پیاوانەوە ئێمە مکیاج وشتمان نیە بەڵام واکس بەکارهێنی جێڵ بەکارێنی واکس و جێڵ سەبەبێکە بۆ ئەوەی کە بێتە خوار و خاصە لە منطقەی ناوچەوان و سەرلوتە زیبکە دروستکات تۆ پێویستە کە واکس بەکارێنیان جێڵ بەکارێنی دواتر بە شێوازێکی باش دڵنیابی تۆ لەوەی کە ئەو واکس و جێڵە نهاتۆ سەر پێستێت تۆ پێستە چەورە زیبکە دروستەکە بۆی ئەو واکس و جێڵۆ تەبقەیەکی تر دروست نەکرد بێت وای بکات کە زیبکە دروست کات زائیدەنەوە پاک ڕاگرنی پێست مەسەڵەن تۆ ڕۆژانە 2 جار زۆر باشە کە دەم و چاو پاکەیتەوە بەیانیان و ئێوارانیان شەوان ینی پاکشکەرەوەی تایبەت بە پێسی خۆت هەموو پاکشکەرەوەی بۆ تۆ نابێت ئەگەر پاکشکەرەوەکە تایبەت بە پێسی چۆر لەوانەیە بە پاکشکەرەوەکە زیبکە دروستکەی بەس 2 جار کافیە بەس پێویست ناکات 4 جار 5 جار پێست پاکەیتەوە لە بەروی کاتەیە زۆر پاک بێت ئەم زۆر پاکبوونەوە زۆر دەست لێیانە ئەبێتەوەی هاندانی وشکبوونەوەی پێست و هەسیارکردنی پێست و هاندانی دروستکردنی زیبکەی تر ئەمە ئەو خاڵانەیە کە تۆ ئەتوانی ڕەچاویکەی پێشەوەی تووشی زیبکە بکەیت چی بکەی باشە و چی نەکەی باشە ینی ئەمگە تۆ ئەم ئامۆژگاریانە بکەیت دەستکاری زیبەکانە نەکەی نەیتەقێنی ینی کە تۆ دەستکاری زیبکەیەکە گوشی لەبەر هەچ حاڵەتێک بێ پێت ناشرینە ئێشەیە خڕە ئەی گوشیت چەند لەو کێم و جەرعەتەی ناو زیبکەکەیەتە دەرەوە ئەوەنە ئەچێتە ژێر پێستەکە کە ئەم جەرعەتە چێتە ژێر پێستەکە وەکو تەنێکی بێگانە ئیشەکە جسم وازانێت دڕکێکی تیا وازانێت بەردێکی تیا لەبەرەوە هەوکردن لەو مەنتیقا زیاکات ئەبێتە هۆی زیاتر دروستبوونی چاڵ و
سوربوونەوە کێشەی مستقبلی بۆ ڕاستە کە زۆر جاڵە دەستکاری بکەیت ئەبێتەوەی دروستبوونی چاڵ لەسەر دەموچاو. بەڵێ ئەوم بۆ جەنابتان باسیەوە کرد کە دەستکاریکردنەکە چەند جەرعەتەکەیەتە دەرەوە ئەوەنە ئەچێتە ژێر پێستەکەەوە بە هیچ نەوەی تۆ دڵنیانیت لەوەی کە نەو هێشتووە کێم و جەرعەتەی ناو ئەو زیبکەیە هەمووی بێتە سەر پێست بەشێکی هەر چۆتە ژێر پێست ئەو بەشەیە کارەسات و چاڵبوون و کێشەکانی دوای زیبکە دروستەکە. ئەی ئەو با بڵێن چەوری و کێم و جەرعەتی باست کرد ئەگەر دەرنەکرێ و هەر لە ژێر پێستا بمێنێتەوە زەرەری دیسانە بۆ پێست نابێت. بەڵێ تۆ کە چارەسەر بەکارهێنی تەمان چارەسەر ناکرێت تۆ ئێستا بەداخەوە سۆشیال میدیاکان بوون بە شوێنێکی کارەسات ینی خەڵکانێک هەن ئیستیغلالی عەقیدە و دیانەتی خەڵکەکەن قورئانێکی داناواڵێ سوێنگە خوات نازام چۆن ئەوێرن ئەو سوێنگە گەورەیە هەر ئەسڵەن لە ئیش و کارە پێویست بە سوێن خواردن ناکە سوێنێکی گەورە خوات پێش ئەوەی باسی پرۆدەکتەکەی خۆی بکە ئەڵێ ئەمە ئیسفادی هەیە دوای ئەوە مەجموعەیەک خەڵک خەڵەتێنێ بە فرۆشتنی مەجموعەیەک پرۆدەکت خۆی کێشەکە ئەلەمای ڕۆیار کە تۆ کەسەکە ئەوەنەی مەسئول نییە بەرامبەر پێستی خۆی کاکە پێست سەرەتێکی گەورەیە گەورەترین ئەندامی لەشی مرۆڤە تۆ گە ڕێزی نەگری ئەیش ڕێزت ناگری ئەمە شتێکی یعنی لۆجیکە لە ژیانە تۆ ڕێزی شتەکەی خۆت نەگری ئەیش ڕێزت ناگری ئەی تووشی کێشە ئەبێ خۆی بەرگی تۆ پێستە کە تۆ پێستەکەت ناشرین بوو خراپ بوو هەچێ بکەیت یعنی تەعویزی ئەو چۆنەڵێ ئەو گیفتە ئەو هەدی خی گەورە ناکەیتەوە کە بەخشوێتیوە تۆ پێویستە ڕێزی لێ بگری یعنی لە خۆتەوە پرۆدەکت بەکار نەهێنی لە خۆتەوە عیلاج بەکارنێنی ئەچم بۆ لای پزیشکێکە لە بژێرم پزیشکێکی باشە لە بژێرم پێڵم ڕۆتینێکی باشم بۆ دانێ چارە سرم بۆ دانێ گوێی لێگرم ئامۆژگارەکانی چییە چۆن عیلاجەکان بەکاربێنم بۆ ماوەی چەندێک بەکاری بێنم کە تۆ لەسەر ئەو ڕێگایە ڕۆیشتیت کێشەکەت حەل بووە هەچ ڕێگایەکی تر بگری لەبەر ئەوەی کە تۆ بۆی تەمەڵیەوە بێت یان بۆی ئەوەیە بێت مەسەڵەن دراوسێکەتان کەسەکەت قزمەکە دوتێتی وەڵا ئەمەم بەکارهێنا بۆ من باش بوو شەرت نییە بۆ تۆ باش بوو لەوانێت تۆ تووشی کارەسات کە ڕاست کاک زۆر بینە سەر خواردن هیچ جۆرە خواردنەکەیت ینی بێتە هۆکاری دروستبوونی زیبکە یاخود زیادبوونی زیبکە کەسێک کە زیبکەیەکی زۆر جەبازەوە گڵۆبڕۆژی خواردۆ شتێکی خواردەوە زیاتر بووە ئەم پرسیارێکی زۆر گرنگە و زۆر پرسیارێکی جوانە خۆی خواردن بە پێی عیلم کە باسی گەورە کراوە زۆر پەیوەندیان لە بینی خواردن و زیبکەیان نەبینەوە بەڵام لەکوێ ئەم باسە کراوە لە مەسەڵەن ئەو وڵاتانی کە بەحسەکەی تیاکراوە زیاتر وڵاتانی ئەوروپین ئەو وڵاتانن کە خۆیان خواردنیان و جۆری خواردنیان وکو خواردنی ئێمە نییە شتی زۆر چاور ناخۆن شتی زۆر ناخۆن کاربۆترایت و گلوکۆز و ئەمانی تیابێت خواردنەکانیان لە فێکی وشکە یان مۆزێکە لە ژەمێکە بەوە ئیکتیفای کردووە ئەگەر بێت و تۆ سەیری بەحسەکان کەی کە لە مانتیقی شەرقی ئەوسەد کراوە توێژینەوەکان مەجموعەیە هۆکار ئەبینن کە زیبکە زیاکات مەجموعەیە خواردنە بینن کە ئەگەر تۆ بی خۆیت زیبکە کەمەکات ئەو خواردانە چین کە احتیمالە زیبکەی پێزیابێ ئەو خواردانەی کە ڕادەیەکی زۆر گلوکۆزی تایە کە پێوتێ های گلوکۆز ئیندێکس یعنی تۆ واکات کە بەرزبوونەوەیکی خێرا لە شەکرەی ناو خوێنە ڕووبات کە ئەم شەکرەیە لە پرازیاکات ئینسۆلین لای گرۆس فاکتەرمان هەیە ئەمەش زۆر دەرەبێت بالمقابل بۆی کە چۆنەڵی تەنزیمی ئەو بەرزبوونەوە زۆری شەکرە بکات ئەم هۆرمۆنەکە لە پرا بەرزە بێت و هانی چاوری ڕژەنەکانەکە بووی کە چاوری زیاتر بڕێژن لەبەرەوە ئێمە دایم هەمیشە نەسیحەتی چارەخوازەکانمانەکەیت ئەو خواردانی کە ڕادێکی زۆر شەکریان تایە ئەو خواردانی کە وەکو برنجی سپی ئاردی سپی ئەمانە مەحاولەکەن کەمکەنەوە لە بری ئەوەی کە مەسەڵەن دابنیشێت کۆکاکۆلایەک بخوات یاخود ڕێدبۆڵێ بخوات یاخود نانیان برنجیان شێکێ بخوات مەحاولەکات سەوزە و میوەکان بخوات باشە خواردنی ترکە باس جەنابە باسی گوڵە بە ڕۆژەت کرد گوڵە بە ڕۆژە یەکێکە لەو خواردنانی کە ڕادەیەکی باش ڤیتامینات و کانزایتایە کە جەستەی مرۆڤ سوودی لێبینێ بەڵام بۆ ڕێژەیە ناکە ئێمە یخوین یعنی تۆ ئەگەر ڕۆژانە بتوانیت نیو پیاڵە گوڵە بە ڕۆژە بخۆیت تەکید زەرەری بۆ تۆ ناوێت بەڵام ئەگەر تۆ دابنیشیت قاپێک گوڵە بە ڕۆژە بخۆیت بەحث هەیە کە لە وڵاتێکی دراوسێ قومان لە ئێران کراوە کە باسیەوە کاڵێ دیقەتیان ناوە کەسانی کە گوڵە بە ڕۆژە زۆرە خۆن
زیبکیان زیاتر تیان ڕۆیەوە لەو کەسانی کە گوڵە بە ڕۆژە ناخۆن. ئەگە پێستەکە چوریش بێت. بەڵێ ئێران وڵاتێکە خواردن و هەڵسوکەوتیان لە ئێمە چەند خواراکوشتییان زۆر تەندروسترە لە چاوی ئێمە، بەڵام ئەگەر ئەوە بەحسەکەی ئەوان دەری قسبێکە گوڵە بە ڕۆژە هۆکارە بۆ ئەوە بەڵێ چکە ئێمە لەگەڵ گوڵە بە ڕۆژەکەشە کۆکاکۆلاکەشە خوین، برنجەکەشە خوین، نانەکەشە خوین، یعنی ئەو شتانی تریشە خوین کە زەرر بە پێستمانەگەێنێ. ماسی زۆر زۆر باشە بۆ پێست، چکە ئۆمێگاسریتایە، ئۆمێگاسری هەم دژە هەوکردنە، هەم یارمەتی تەنزیمی دروستکردنی چوریە لەەن چاوەڕێ ڕژانەکانەوە. لەبەرەوە ئێمە دایم تەرجیحی چارەخوازەکانی خۆمانەکەین پرۆتینەکان خۆن، گۆشت، مریشک و لەسەر و هەمووشیانەوە ماسی. باەم شتێکی زۆر باشە بۆ خواردنی، ینی بۆ ئەو کەسانی کە زیبکانی ئەگەر بێت و قاڵ بە نەخواردنی باەم شتێکی زۆر چاکە. ینی بە کورتی ئەمە ئەو خواردنان هەنێک لەو خواردانە کە ئەوانەی کاڵین شیرینە یاخود ئاردی سپیتیا یاخود ئەو خواردنانی کە وەکو باسمان کرد گوڵە بە ڕۆژە بە ڕادێکی زۆر لەوانەیە زەرر بە تۆ بگەێنێ. بالمقابل خواردنی ماسی و باەم و پرۆتین و سەوزەکان بە دڵنیایەوە سوود هەم بۆ جەستەت هەم بۆ پێستە دەگەێنێ. سەبارەت بە گوڵە بە ڕۆژە زۆر جاکە لە مەجلیس یا شانە دانیشین کە گوڵە بە ڕۆژە دانرێت لە قاپیەکە ئیتر خۆ دەزانی جاویڵەت خوا لای برن بەخوا ناتوانم نەیخۆم ئەوە خەڵکی گوڵۆژە زۆرە خواکە بەشەکە لە کولتورمان کە جەنابەت فەرمووت بۆوانی پێستیان چەورە خاستن خراپە بۆ کەمێتە زۆرە. کاکتۆر لەسەر مەسەلەی خواردنەکە بمینەوە تا چەند بەهاراتەکان و بە تایبەت بیبەری تون وا ئەکات کە با بڵێن چالاکی چەورە ڕژێنەکان و زیبکە دەوری هەبێت. هەیە زۆر بەهارات لە ناو خواردن بەکارێنێ، یان هەمیشە خواردنەکانی تونە یان هەمیشە لەسەر سفرە بیبەری تون حازرە، ئەمە دەوری هەیە؟ توێژینەوەمان نییە پەیوەندی لە نێوان بەهارات و تونە مەسەڵەن بیبەری تون و ئەمانە دروست کات لەگەڵ زیبکەیە. هەرچەندە هەنێ حاڵەتی تری پزیشکیمان هەیە کە لە پێ ساڕۆیە بەسن ئەوانەی کە دەردەگوڵیان هەیە. ئێمە خۆمان بە چارەخوازەکاڵین ئەو خواردنانەی کە ترش و تون و تیژە نابێ بیخۆی، بەڵام بۆ مۆزوعی زیبکە ئەگەر باسی بە تایبەت باسی زیبکە بکەین هیچ توێژینەوەیەک نییە باسی ئەو بکات کە بڵێ خواردنی تونیەکان و بەهاراتەکان وا ئەکات کە زیاتر تووشی زیبکە بین. کەک زۆر شتێکمان بیر نەچێت تێنەپەڕی لە هۆکارەکانە بۆ ماوەیش هۆکارە بۆی دروستبوونی بەدڵنیایەوە بەدڵنیایەوە خاستن ئەو کەسانی کە زیبکە و دوومەڵی گەورانەیە مەسەڵەن ئەگەر دیقەت بیتەوە باوکو و دایکیانێکیان لە تەمەنی هەرزەکاریە باسەکات ئەڵێ منیش زیبکەمەیان کە تەماشای دەموچای دایک و باوکاکی کەسێرەکە یەکێکیان چاڵ و زیبکە و کونیلە و یعنی ئاسەواری زیبکەی کۆن بە دەموچاوێتی لەبەرەوە بەدڵنیایەوە هۆکاری بۆ ماوەی کێکە لەو هۆکارانی ئەوە لە پێشتر باسمان کردا کە زۆر کاریگەر و زۆر گرنگە. ئەو باوکو و دایکانەی کە لە مناڵی ئاسا من خۆموا بووم لە گەنجێتی خۆمە زیبکەم زۆر بوو جا لە زەمانی ئێمە یاود کاکە گوێ مێرە شتێکی تەمەنە و خۆ چاکە بیت و ئەمانە و ئێستا الحەمدوللا زەمان گۆڕاوە دنیا گۆڕاوە خەڵک چۆنەڵی هوشیارترە زیاتر بەتەنگ پێستی خۆیەتی ئەوە دایک و باوکانی کە لە کاتی گەنجێتی وەرزەرکاری خۆیانە زیبکە و دوومەلانە بووە ئەبێ زۆر چاودێری مناڵەکانیان بکەن ئەگەر هەستیان کرد لە تەمەنی هەرزەکاریە زیبکیانە بوو زوو بچن بەتەنگیانەوە ئەگەر هەستیان کرد چکە جۆرە زیبکەیەکمانەیە لە تەمەنی چۆنەڵی دوای مناڵی ئەمە ینی دوای تەمەنی 1 ساڵی و 2 ساڵیەوە دروستە بێ یان ئەو زیبکانی کە لە تەمەنی 6 ساڵی یەکەم تاکو چۆنەڵی تەمەنی قوتابخانەی سەرەتایی تاوەکە لەو کاتیا دروستە بێت ئەمە هێمایەکە کە لە تەمەنی هەرزەکاریە ئەو جگەرگۆشەیەت زیبکە و دوومەڵی گەورە دروستەکان لەبەرەوە گە تۆ لە تەمەنێکی زووە حتا لەیانی لە دوای ساڵەوە تا تەمەنی هەرزەکاریە زیبکە و باج مناڵەکەتەوە بینی ئێمە ڕۆژانە ئەیبینین کە ئەڵێ مناڵەکەم تووشی زیبکە بووە دایک و باوکە پێی عەجایبە مەکسەر پێڵین ئەم زیبکەیە چارەسەرکردنی لە ئێستایە زۆر ئاسانە و زۆر باشت کردکەیەدان چکە ئێمە ئامۆژگاریەکەین چۆن پێش ئەوەی کارەساتەکە لە تەمەنی هەرزەکاریە ڕووبات نێڵێن ڕووبات ینی فێریەکەی مناڵەکە چۆن کرێن بەکارێنێ چۆن پاکشکەرەوە بەکارێنێ بۆی تووشی کێشەکانی دواتر نەبێت. زۆر باس لە دوومەڵ و زیبکەکرە دووکەم پێک و باسەکەی جیاوازیەکەی لە نێوانیانە وە کامیان زیاتر زیانی دەبێت بۆ سەر پێست زیبکە ئەلەکسەر ئەگەر چارەسەری زوور بۆ وەرگریت و خۆت دەستکاری نەکەیت و خۆت عەزێتینەی بەبێ شوێنکار چاکە بێتەوە بەڵام کە بوو بە دوومەڵ بوو بە گرێ هەر زیبکەیە بێ بە دوومەڵ بەڵێ ئەگەر جاری وایە زیبکەکە وەکو بۆ جەنابتانم باس کرد کە
کەسەکە دەستکاریەکە بیتەقێنیانەوە دەبێ دەستکاریکردن هەوکردنەوەکەی زیاد لە حەدی خۆی هەنێک کەس هەیە قاسنەوانی کە لە بۆماوەی یا تووشی زیبکە بوون زیبکەیەکی ئاسایی بۆ ئەو ئەبێ بە دوو ماڵێک ئەم کە بوو بە دوو ماڵ و بوو بە گرێ زیاتر شوێن کار بەجێڵە لەبەرەوە کەسانی کە زیبکەکانیان ئەستەکەنەوێت بە دوو ماڵ هەچەناگەر یەک دوو زیبکەی پێ بێ زۆر زوو چارەسەر وەرگێ چونکە ئەم هەفتەیە یەک دوو زیبکە هەفتەی داهاتوو یەک دوو زیبکە لە ماوەی ساڵێ دو ساڵە کەسێکی دەموچای هەمووی بۆ بە چاڵ و چوە هەچە نزیبەکانی کەم بووە کەش و هەوا تا چەند ڕۆڵی هەیە لەسەر زیبکەبوون نمونە لای ئێمە خۆزانی گەرمایەکی تااقەت پڕۆکێنمان هەیە لە هاوینە زستانیشمان زستانێکی زۆر ساردا جاری وایە وشکە ساڵیە ینی کەش و هەوا بەڕادی پێویست با بڵێن شیتیانە کەش و هەوا تا چەند دەوری هەیە بەڵێ لە وەرزی هاوینە بەهار و هاوین کە پلەی گەرما زیا ئەکات کەسەکان زیاتر ئارەقەکەنەوە چالاکی چاوڕێ ڕژەنەکان زیاتر بێت زیاتر معڕەزین بۆ دروستکردنی زیبکامە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە پێسیان چاورە لە فەسڵی بەهار و هاوینە زیبکیان زیاترە ئەو کەسانەی کە پێسیان چاورە فەسڵی چۆنڵی پاییز و زستان بۆ ئەوان هێورترە بۆچی ڕادەی ڕتوبەت لە دەوروبەرا کەمە بێتەوە چالاکی چاوڕێ ڕژەنەکان کەمە بێتەوە بڕێکی باشیش چاوری لە چاوڕێ ڕژەنەکانیان پێسیان وشک نابێتەوە بەس ئەو کەسانەی کە پێسیان چاور نییە کە ئەگەنە وەرزی پاییز و زستان کێشەیەکی تریان بۆ دروستە بێت کە وشکبوونی پێسە زیادکردنی نەخۆشی ئەگزیما و سەدەف و ئەمانەیە کە لە فەسڵی پاییز و زستانە ئەو کەسانی کە پێسیان وشکانن کەسانی خۆیان ئەگزیمایان سەدەفیانە بووە ئەو نەخۆشانە زیاترە بێت کەواتە لە فەسڵی بەهار و هاوینە کێشەی زیبکە زیاکە دکتۆر لە کۆتاییدا گرنگترین ئەو ڕێنمانێت چین کە بۆی کە زیبکە دروستنەوەی بۆ پێست تو چۆن پارێزگای لە پێستمان بکەین بەڵێ هەنێ ئامۆژگاری هەیە کە ئێمە ڕۆژانە لە کلینکەکەی خۆمان محاولە ئەەکەین فریاکەین بە هەموو چارەخوازەکانی بڵێن لێرەش دووبارەیەکەینەوە پێستی تۆ پەیوەندی زۆر بە هەڵسوکەوتی تۆ هەیە باشە نووسنی باش ئێستا بەداخەوە بۆی ئەم مۆبایل و ئەنتەرنێت و ئەمانە نووسن نەماوە هەم دایک و باوکەکان هەم مناڵەکان ڕێخستنەوەی نووسن تۆ ئەگەر بێت و نووسنێکی باش بنویت جسم ناکەێتە حاڵەتی سرێتەوە بەڵام ئەگەر باش لە نووستی تێژینەوە هەیە کە ئەمەوە هاانی ڕژێنی سەر گورچیلایە کە کۆرتیزۆڵ بڕژێکە کۆرتیزۆڵ ڕژە کەمە هۆرمۆنی سرێسە هاانی چاوڕێ ڕژەنەکانەیە بۆ دروستکردنی زیبکە لەبەرەوە ئەگەر تۆ جگەرگۆشەکەت باش نەنوێت زیاتر تووشی زیبکە بێ یەکەمیان نووسن دومیان خواردن ئەبێ ئاگامان لێ بێ جگەرگۆشەکانمان چییە خۆن چی ناخۆن تەمەنی هەرزەکاری ئەوە نیە بە عینادی و تووڕەبوون لەسەر خۆ بەڕوونکردنەوە چکە ئەو تەمەنە کەشتت بە زۆر پێوت ڕەتفعلێکی عکسیە بێت پێوت عیلاج بەکاربێنە بەکاری نایێنێ پێوت دەستکاری نەکەی دەستکاری ئەکات لەبەرەوە بە هێواشی لەسەر خۆ بە نەرمونیانی بلا جگەرگۆشەکانمان بگەێنین کە باش بن و چی خواردنێک باشە بیخۆی ئەوەی کە باسمان کرد دوورکەوتنەوە لە کۆکاکۆلا و جبس و شێک و بسکیت و ئەم شتانەی کە ئێستا باوە ترێندا لە ناو کۆمەڵگەیە کە هەمووی سوکە ژارێکە مناڵەکانمانەی خۆن و زائیدەنەوە فێرکردنیان بە ڕۆتینێکی باشی ڕۆژانە چۆن شێدارکەرەوە چۆن عەفو و پاکشکەرەوە بەکارێن کە زۆر گرنگە چۆن شێدارکەرەوە بەکارێنن پێسیان بە شێداری هەڵنەگەر پێسی چاور و چ شێدارکەرەوەیکی پێسی چاور بەکاربێنێ تۆبیمانشە دژەخۆر هەنێت دژەخۆرێ زیاتر زیبکە دروستەکە بەڵێ ئەوە کاتێک ڕوو ئاات ئەگەر بێت و دژە مەسەرن تۆ پێسە چاورە ئەچیڵی دژەخۆرێکی باش و گرانم بەرێ خۆی ئیلاسارەوە نییە ئەبێ دژەخۆرێکی گونجاو بۆ پێستی تۆ ئەو دژەخۆرانی کە بۆ پێستی چاورن ئەبێ لێ نووسرا بێت فلود یان جەڵ یان کرێم جەڵ باشە ئەوانی بۆ پێستی وشکنە بێ لێ نووسرا بێت کرێم باشە ئەمە ئەو گەتۆ کە دژەخۆری گونجاو شێدارکەرەوەی گونجاو پاکشکەرەوەی گونجاو هەڵبژێریت و دەستکاری دەموچاود نەکەی ئەگەر کێشەیەکی زوو هەبوو زوو بچی بۆ لای پزیشکی پێست زوو فریای خۆشکەی بەدڵنیایی و پێسێکی جوانتر کاتمان هیچ نەماوە بابەتەکەش گرنگە بەڵام یەک پرسیار بە هەڵبژاردنێک وەڵامم بەرەوە ئێوەکو پزیشکی پسپۆر پێستی چاور یان پێستی وشک کامیان باشترن بەدەر لەوەی کە هەریەکیان لەوانەیە کۆمەڵک تایبەتمەندی و مزعفاتێ بێ بەڵام بەعام کامیان باشتر لە تەمەنی گەنجێتیە لە تەمەنی گەنجێتیە وەکو فەرقێکی زۆریانێ بەس بۆ تەمەنی پیریت پێسی چاور باشتر چکە درەنگتر چرچەبێت بەڵێ زۆر باش زۆر بەڕێز دکتۆر شادیار حەمەلا و پزیشکی پسپۆری جوانکاری و نەخۆشیەکانی پێست سوپاس بۆی کە سپاس بۆی زۆر خۆشحاڵ زۆر باشت باس کرد ڕێزم سپاس بۆ بینەرانیش